وەکو کۆمپانیای ئەسێ نوێترین بەرهەمی سامسۆنگمان خستە بازاڕەکانی کوردستان و عێراق وەکو یەکەمین کۆمپانیا لە عێراقە پێش وادەی دەرچوونی بە فەرمی لە جیهاندا بە 2 ڕۆژ توانیمان بینە کوردستان و بفرۆشین بەڕووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقدا. سەرەڕای فرۆشتنی ئەم بەرهەمە لە عێراقدا توانیمان هەناردەی ئێرانیشی بکەین و لەبەری خواستێکی زۆری لەسرە بە پری ئۆردەر بەرهەمەکە فرۆشاوە لە چەند ڕۆژی ڕابردووە خەڵک هاتۆ ناوی نووسیوە و لەسەر خواستی خەڵک هێناومانە و فرۆشتومانە لە هەمان کاتیشا توانیمانە بەرەو ئێرانی بنێرێت. گرنگترین ماسفاتی ئەماندا ئەوەی کە سەرنجی هاوڵاتیان ڕاکێشی یاخود هەوادارین تەکنۆلۆژیا بە خواستە و چاوەڕێی ئەکەن بریتە لەوەی ڕامەکەی بۆ بە 6 گیگابایت ڕامی مۆبایل کە ئەبێ بە 6 گیگابایت واتە سرعتێکی زۆر بەرزی هەیە سرعتێکی زۆر بەرزی هەیە و لە ڕێگەی پرۆسەسەرێکی زۆر بەرزەوە کە 885 ئیکسۆنە بە 10 نانۆ کار دەکات. هەروەها گرنگترین شت لەم جیازایە کە پەرەی پێدراوە لە سامسۆنگا بوونی دووەڵ کامێرەیە لە ڕووی پشتەوەی کە بە 12 مێگاپیکسڵ هەردوو کامێرەکەی کار دەکات بە سیستەمی OIS واتە ئۆپتیکال ئیمەیج سەبلایزەر. هەروەها کامێرەی پێشەوەی بۆ بە 8 مێگاپیکسڵ کە ئەوتۆ فۆکەسە. گرنگترین شت لەم جیازایە ئەوەیە کە لە بەرهەمی پێشووتر یان نۆتی 5 ئامێرەکە ئاوی تێناچوو یاخود بڵێن دژە تەڕبوون بوو تەنها ئامێرەکە بوو پێن ئەو قەڵەمەی کە لەگەڵ یا بوو دژە تەڕبوون نەبوون. لەم بەرهەمەیە هەم ئامێرەکە و هەم قەڵەمەکەش دژە تەڕبوونە. پێم وایە کە گالکسی نۆتی 8 یەکێکە لە باشترین مۆبایلەکانی سامسۆنگ بۆ ساڵی 2007 لەبەرەوەی کە زۆرترین تایبەتمەندیەکان لە خۆگرێت بنمونە ئەوەی کە زۆر سەرنجی من ڕاکێشابرێتە لە ئەوەی کە دەبڵ کامێرەیە مەسەفاتەکانی زۆرە بە بەراورد و مۆبایلەکانی تر کە لە ماوەی داهاتوە دەرەچێت لەوانە بێ زۆر لەم مۆبایلەش گرانتر بێ.